کاتی سەرژمێری نزیک بۆتەوە و سازش لەسەر یەک بڕگەی ناو فۆرمەکە ناکرێت و هەر پرسیارێکی تیادا بوو دەبێت وەڵام بدرێتەوە. وەزارەتی پلاندارانی عێراق ڕایگەیاند هیچ بیرۆکەیەک نییە بۆ لابردنی هیچ بڕگەیەک لە فۆرمی سەرژمێری گشتی. وتەبێژی وەزارەتەکە عەبدوزەهرە هینداوی بە ئاژانسی هێواڵی عێراقی ڕاگەیاندووە فۆرمی سەرژمێری گشتی بۆ داڕشنەی ئێستا هەیە بڕیاری لەسەر دراوە و هیچ بڕگەیەکی ناو فۆرمەکە لا نابرێت. پێشتر وەزیری پلاندارانی عێراق محەممەد عەلی تەمیم ڕایگەیاند بوو زۆر پێویستە لە ڕۆژانی سەرژمێری گشتی خانەوادەکان بە تەواوی ئەندامانیانەوە لە ماڵەوە بن. ئاشکراشی کرد وەزارەتەکەیان گرێبەستی لەگەڵ کۆمپانیایەکی ئەمریکی کردووە کە پێشەنگی بواری سەرژمێریە و گرێبەستەکەش بە ئامانجی پاراستنی داتا و ئامارەکانی سەرژمێریە. بڕیارە ڕۆژانی 20 و 21 ئەم مانگە لە سەرانسەری عێراق و هەرێمی کوردستان سەرژمێری گشتی بەڕێوە بچێت. قەدەغەی هاتوچۆش دەبێت. سامان سابیر لێپرسراوی بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی گشتی شەید ڕەوبەک ئەمڕۆ بە 964 ڕاگەیان ڕێژەی سەردانیکردنی توشبوانی سکچوون و ڕشانەوە بۆ نەخۆشخانەکەیان لە سەدا 99 کەمی کردووە. بارودۆخی نەخۆشخانە تەواو ئاسایی بووەتەوە و وەک ڕۆژانی پێشووی پێش بڵاوبوونەوەی پەتاکەی لێ هاتووەتەوە. فەرمانگەی ئاوی شارەزوور ئەمڕۆ سێشەمە ئەنجامی کۆتایی پشکنینی ئاوی ماڵانی ڕاگەیاند و دەڵێن ئاوەکە پاکە و بۆ خواردنەوە شیاوە دوای بڵاوبوونەوەی نەخۆشی سکچوون و ڕشانەوە لە 5/11/2024 لە قەزای شارەزوور بەشێکی زۆری هاوڵاتیان تووشی سکچوون و ڕشانەوە بوون و چوونەتە نەخۆشخانە. لیژنەیەک لە تەندروستی و ئاوی سلێمانی دوو جار پشکنینیان بۆ هۆکاری بڵاوبوونەوەی پەتاکە کرد و دوجار ئەمڕۆ ڕاگەیەنرا کە ئێستا ئاوی قەزای شارەزوور پاکە و هاوڵاتیان دەتوانن بۆ خواردنەوە بەکاری بهێنن. بۆ دەرکردنی کارتی زانیاری لە مانگی داهاتووەوە 1 دینار بە کاش وەرناگیرێتە بێت ماستەرکارت و فیزاکارتت پێبێت و پارەکە لە ناو ئەوەدا بێت و سووک و ئاسان پارەی خۆت دەدەیت. بەڕێوەبەرایەتی نووسینگەکانی کارتی زانیاری لە سلێمانی دەڵێت لە ڕۆژانی 1/12/2024ەوە مامەڵەی هاوڵاتیان لە نووسینگەکانیان بە پارەی دەستی کاش ڕایی ناکەن. ئەم گۆڕانکاریە لە پێدانی پارەی کاش لە سەرجەم نووسینگەکانی زانیاری سلێمانی هەڵەبجار ڕاپەڕین و گەرمیان جێبەجێ دەکرێت. بۆ ئەو پرۆسەیەش بەڕێوەبەرایەتی نووسینگەکانی زانیاری سلێمانی سوود لە ئامێری پۆست وەردەگرن پارەی هاوڵاتیەکە لە ڕێگەیەوە بە ئەلیکترۆنی دەگوازرێتەوە. بڕیارە بەم زوانە سێوە بەناوبانگەکەی بەرواری باڵا لە سنووری دوهۆ کەناردی دەرەوە بکرێت و بە دیاریکراویش بۆ وڵاتی ئوردن. بەڕێوەبەری گشتی کشتوکاڵیش دەڵێت ئەو کۆمپانیایی هەناردەی دەکات خەریکی ئامادەکاریە. ئەحمەد جەبیل بەڕێوەبەری کشتوکاڵی دوهۆک بە 964 ڕاگەیاند بۆ ئەم ساڵ ئامادەکاری کراوە 150 تۆن لە سێوی بەرواری باڵا هەناردەی وڵاتی ئوردن بکرێت. وتیشی ئەو کۆمپانیایی هەناردەی دەکات خەریکی ئامادەکاریە بۆ ناردنی سێوەکە. ئەحمەد جەمیل دەڵێت ئەم ساڵ بەرهەمی سێوی بەرواری باڵا 10,000 تۆن بووە بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر زیاترە بەڵام ئەوەش باز دەکات نائارامی ناوچەکانی بەرواری باڵا بەهۆی شەڕ و تۆپبارانەوە کاریگەری خراپی لەسەر بەرهەمی ئەم سێوە کردووە چونکە لە دۆخی ئاساییدا زیاتر لەو ڕێژەیە بەرهەمی دەبێت. پارساڵ حکوومەتی هەرێم ڕایگەیاند ئەم جۆرە سێوە لە 9 فرۆشگای نێودوڵەتی و لە ناوخۆی هەرێمی کوردستان بەردەستە و دەفرۆشرێت. شاد بن.